کاتتان باش من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم ئەمجارە باسی ڕۆژ فۆکس دەخاتە سەر گفتوگۆکانی یەکێتی و پارتی و بزووتنەوەی گۆڕان کە ئەمڕۆ پارتی و بزووتنەوەی گۆڕان لەسەر ئاستی باڵا کۆبنەوەیان کرد دوێنێش لەسەر ئاستی مەکتەبی سیاسی هەردوو لە یەکێتی و پارتی گفتوگۆیان کرد هەوڵ دەدەین ناوەڕۆکی ئەو گفتوگۆیانە بخەینە ڕوو یەکێتی و پارتی بزووتنەوەی گۆڕان و پارتی لەسەر چی ڕێککەوتون داهاتوویان چۆن دەبێت چێ بەشداری لە حکوومەت دەکات خاڵە هاوبەشەکان چین خاڵە ناکۆکەکان چین بەو پێی کە خەڵکی کوردستان ئومێدێکی زۆری لەسەر کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستانە. گفتوگۆی یەکێتی و پارتی و بزووتنەوەی گۆڕان لە ئارادەیە پێتان چۆنە باشە؟ ئینشاڵڵا دەگەنە هەموو ڕێککەوتنێکی باش و لە مەسلحەتی ئەو ملەتی دەبی و بە خێر و خۆشی دەبی. پێت باشە ئەو حکوومەتەی تەشکیل دەبی هەموو حزبەکان بەشدار بن؟ ئینشاڵڵا هەرهەمیان بەشدار دەبن وەچی پێشان حزبەکی بەتەنێ بەجێنێرنەوە تەواو. هەندێک جار دەگوترێت یەکێتی و پارتی بەیەکەوە هەندێک جار دەڵێن بزووتنەوەی گۆڕانیش هەندێک جار دەڵێن ئیسلامیەکانیش تۆ چی دەڵێن؟ وەڵاهی الله خوا دەزانێ هەم بۆ خۆیان دەزانن. باش تۆ وەک هاوڵاتیەک چاوەڕی چ لەو حکوومەتە دەکەی دەست بەکار بوو چی بکە یەکەم هەنگاو؟ یەکەمین جار هاگای لەو تاعینات و شتانە بکات و وەزعی مادی ئەو مۆزەف و شتانە خۆش بکات زۆر باش دەبێت. دەمانەوێت ئەوانە هەموو پێکەوە وەکو یەک برابن نەگە یەکتری بن یعنی خەڵکەکەی بەخڕێوە بن ئیش و کار و کاسبی ئەوش زاران بنێتەوە ناو خەڵکەکەی هەبیتن ئێستا بەشەر هێدێتە نەفەر هێدێتەوە بازار رسمێتە ئێوارێت ناتوانێت پارەی کریخانەکەی کرێ زەمە خواردنەکەی خۆی پیاکاتن یعنی ئەمە شتێکی ئەهمان دەوێت پێکەوە بن نەگە یەکتری ها ئیش بکەم ئیشکردن ویان ئیشکردن ئەساسە. پێکهێنانی حکوومەت لە ماوەیەکی زوودا تەسیر لە بازاری ئێوە دەکات؟ طبعا چۆن پێکهێنانی حکوومەت بێتن یعنی زۆر کار و کاسبی دەبێتەوە معاشەکەوەش خۆی دەبێتەوە یعنی ئەو شتانە دەبیتن. باش پێڕوانینت چییە بۆ داهاتوو حکوومەتی داهاتوو پێت وایە جیاوازبی باشبی یان خراپبی؟ طبعا هەر دەبی باشتر بیتن ئینشاءڵڵا باشتریش دەبیتن باشتر بی یعنی هەر زۆر یعنی ئەگە پێکەوە لەگە یەکتری من باش دەبێت ئینشاءڵڵاش باش دەبێت حکوومەتش باش دەبێت. گفتوگۆی حزبەکان دەستی پێ کردووە بۆ پێکهێنانی حکوومەت تەسیر لە بازارتان دەکات؟ بەخوایە زانیت چۆنە ئەمە تاسیری بە عامی اقتصادی تاسیر لە بازارەکە علاقی بە حزب نییە پارە بێتە بازار خۆشە بێ ئەگە پارە نییە بازار خۆش نییە. ئەی ئەگەر حکوومەت تاخیر پێک بێ یان زوو پێک بێ تاسیری زۆر چەند زووتر تا حکوومەت پێک بێک ئیشی داهات و شتیوای مەسەلە پرۆژە و شتیوا دەستکاریەکی ئیش دەکرێت مەجبورە پارەجێتە بازار. ئێستا بازار چۆنە؟ ئێستا بازار تۆزێ حرەکەی کردووە بە زوهانیە. چاوەڕی چ دەکەی لە حکوومەتی داهاتوو؟ چاوەڕی خۆشیەکە چاوەڕی بنیادانێکی وڵاتێکی خۆش دەکەین و ئینشاءڵڵا بازارێکی باش دەبێت و پارێکی باش دێتەوە بازارە خۆش دەبێت. ئومێدت هەیە باشتر بی؟ ئینشاءڵڵا 4 ساڵی داهاتوو فەرقی دەبێت؟ زۆر فەرقش دەبێت تاکیدشم فەرقشێ بێت. باشە حکوومەت چۆن پێک بێ باشە یەک حزب پێکی بینی یان چەند حزبێک پێکی بینی؟ حکوومەت شەرت نییە چەند حزب بێن ئەلموهیم ئیش لە بۆ ئەو خەڵکە بکرێت. چاوەڕی چی لە حکوومەتی داهاتوو دەکەی؟ چاوەڕێ دەکەین خزمەت بە چین و پێگاتی ئەم هەرێمە بکە. باش ئێستا گفتوگۆکانی پارتی لەگەڵ یەکێتی پارتی لەگەڵ بزووتنەوەی گۆڕان لە ئارادایە بۆ پێکهێنانی حکوومەت دڵخۆشت دەکات لەوەی ئەو سێ حزبە حکوومەت پێک بێنن؟ بەخوای مۆزوعی سیاسی چۆنە ئێمە لەوەتی گوێمان لێ دەبێت گەنج چکە بە کاسابات خەریچین دەکەونی ناو ئەو بارودۆخە سیاسیەوە. من وەک خۆم ئەوەندەی کە دەیبینم یعنی هەموو باسی هەموو پێکاتە حزبیەکان دەکەم دادەنیشتن یەکەم قسەیانەوەیە دەڵێن با یەک بگرین یەک گرتووی هەموو ئەوانە دەڵێن هەموو ئەنجا من تەماشا دەکەم هەمووان دەڵێن باشە چی یەک بگرێ باشە سیاسەکان هەموو لە ناوی وا دەرێن کەس یەک ناگرێت ئەو پرسیار ئەدێم بچم یەک بگرم لەگە تۆ هیچمان پێ ناکرێت دوایە قسە و کرداریان وەکو نا پێم سێری یعنی ئەو پرسیارە لە مێشکم دروست بووە هەموو وەختەکیش یعنی دووبارە ئەو قسەم گوێ لێ دەبێتەوە هەم پێکاتە سیاسەکان پارتی یەکێتی گۆڕان حیزبی ئیسلامیەکان دادەنیشن لەسەر مێزی گفتوگۆی ئێمە دەبی کورد یەک بگری یەک قسە یەک هەڵوێزبی کەچی واژ نییە هەم پێ سەیرە دوایە بۆچی وانی دوای بەرژەوەندی خۆیان ئەم بۆی دەگەڕێنمەوە بۆی دەگەڕمون لێک تێنەگەیشتنەکە ئەوە سەرچاوی یەکەمە یعنی زانین چۆن هەر کەس خۆی پێ ڕاستە
یەکێتی و پارتی و بزووتنەوەی گۆڕان دەستیان بە گفتوگۆ کردووە بۆ پێکهێنانی حکوومەت بەێ دڵخۆشی بەوە ئینشاڵڵا دەرخۆشین و پێخۆشحالین بەو پێکهاتنەی بەڵکو هاوڵاتیان قازاز بکەن لەو زروفەی لەو بابلێن لەو نەهامەتی دەربکەن ئینشاڵڵا زۆر پێخۆشحال باش حکوومەتی داهات و حەز دەکەی لەلایەن چ حزبێکەوە پێک بێت پارتی و یەکێتی پارتی و بزووتنەوە پارتی و حزبە ئیسلامیەکان لە هەموو لایەکان بیتن کوردستان پێکەوە جوانە هەمووی وەکو قەڵەمەشی ڕەنگا و ڕەنگ هەمووی پێکەوە لەگەر یەک نمونەشی جوان دەردەینن باشە لە ڕابردوو قەیرانی هەبوو کوردستان بۆ داهاتوو پێ دوایە ئەو 4 ساڵی داهاتوە باشتر بێت لە ڕابردوو داواکارین باشتر بی ئینشاڵڵا ومێدت هەیە ومێدم هەیە ئینشاڵڵا باشە دەتەوێت حکوومەتی داهاتوو چی بکات وڵڵاهی خۆی چییە یعنی لۆ هاولاتی بەڕاستی فەرمانبەران ئەو بابرین ئەو موچەیە بابرین بۆ خۆت فەرمانبەری بەێ دەتەوێت موچەی پاشەکەوت نەمینێتن کار دابین بکرێت بۆ هاولاتیان وڵای پێ خۆشە خزمەتی خەڵک بکات لە خزمەتی خەڵک دابی وەک خزمەت گوزاری مەسەرم معاش چابیتن و خەڵک بژەی ژیانی خەڵکی چابیتن خۆت چکارەی وڵا کاسبم کاسب بەێ کارت هەیە ئێستا وڵا بیکارم بێکار وڵا ینی دەرفەتی دامەزراندن دروست ببی باشە ئەرێ وڵا زۆر لە هەم گەجەکە باش لە هەم خەڵکی باشە لە فەقیر لە هەم کەسێکی باشە سەبارەت بە کۆبنەوەکانتان لەگەڵ بزووتنەوەی گۆڕان دوێنێش کۆبنەوەتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو بە ئەکید ئێستا خەڵک چاوەڕێی دەرەنجام دەکات چی بە خەڵک دەڵێن دەرەنجام چی بوو؟ وڵات دوو کۆبنەوەی زۆر باشمان کرد لەو دو ڕۆژەی ڕابردووە چەند لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان دوێنێ بڵاومان کردەوە چەند خاڵێکمان باس کرد لەگەر یەکێتی کە خاڵەکان هەمیان باش بوون زەروری بوون ئەو ڕۆژ لەگەر بزووتنەوەی گۆڕان کۆبنەوەمان کرد ئەویش دیسان کۆبنەوەکە زۆر ئیجابی بوو زۆر باش بوو هەردوو لە لێک تێگەیشتنێکی باشمان هەبوو هەم لەسەر وەزعی کوردستان هەم لەسەر پەیوەندیەکان لەگەر بەغدا و لەسەر ئاستی مەنتیقەکە و دوای ئەوەش باسی پێکهێنانی حکوومەتمان کرد ئێستا بڵێن چی ینی بڵێن مەبدەئیەن پارتی حکوومەتی داهاتوو لەگەڵ یەکێتی و بزووتنەوەی گۆڕان تەشکیل دەکات یان ئەگەری ئەوە هەیە لە داهاتوودا پارتێکی ئیسلامی یان لایەنێکی دیکەش بەشداری لەگەر یەکێتی دانیشتین و لەگەر گۆڕانیش دانیشتین لەگە ئەو دوو حیزبە دانیشتینە هەردوو لایەن ئامادەی خۆیان دەربڕێ بۆ بەشداریکردن لە حکوومەت لەگە ئەو دووە دادەنیشین و وەفدەکەمان سەردانیان دەکاوە لەوانەیە سەردانی خەڵکی تریش بکەین بەڵام جارێ هەر ئەو دوو حیزبە لەگەیان دانیشتینە باشە پێتان وایە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆیەکی زۆر هەڵدەگرێت پێویستی بە کاتی زیاترە ئەوە دەمێنێتەوە سەر وەفدی دانووستانی حیزبەکان ئەگەر زوو بگەینە ئیتیفاق پەرلەماندا دەنیشی کە پەرلەمان دانیشت ئەو کاتی بە پێی یاسای پەرلەمان سەرۆکی کابینەی نوێ دیاری دەکرێت حکوومەت تەکلیف دەکرێت لەلایەن پەرلەمانەوە یان لەلایەن سەرۆکی هەرێمەکە کارا کراوە ئەو کاتی دەست بە گفتوگۆ دەکات بەڵام یەک مانجی لەبەردەستە دەبێت لە خلالی ئەو مانگەی حکوومەت دروست ببێ و دەستبی شوکاری باشە بەڵام ئێستا زیێدەتر گوتەبێژی یەکێتی باس لەوە دەکات دەڵێ ڕێککەوتنی استراتیژی لە نێوان پارتی و یەکێتی خزمەتی زۆری کردووە و ئێستاش تا ڕادەی کاری پێ دەکرێت بەڵام زەڕورە جارێکی دیکە هەموار بکرێتەوە دیدگای پارتی چێ سەبارەت بەم پرسە خۆی ڕێککەوتنی استراتیژی کاتی خۆی لە بینی جەنابی سەرۆک و مامجەلال ئیمزا کرایە شتێکی باش بوو لە دوای شەڕی ناوەخۆ دروست بوو شتێکی چاک بوو زۆر سوودمان لێوەگرت هەردوو لامان و خەڵکی کوردستانیش سوودی لێوەگرت بەڵام ئەو شتانەی کە لە ڕێککەوتنی استراتیژیدا هەبوون هەر زروفەکە بە خۆی گۆڕان شتەکان زۆری نەمان زۆری جێبەجێ بوو جا ئەوە دەتوانم بڕێم ناتوانین لەمە دواییش بە ئیتفاقی استراتیژی بکەین چکە شتەکان بەسەر چوینە بەڵام دەکرێت لەگەر یەکێتی ئیتفاقەکی تر بکەین لەسەر بارودۆخی ئێستای کوردستان ئیتفاقێک بکەین ڕێک بکەوین بەس باسمان کرد مەبدەئیان ئەوان داوایان کە دەگەی ئیتفاقەکی وا بکرێ ئێمە گوتمان دژنین ئێمەش مەبدەئیان لەگەرین بەڵام دەبی دراست بکرێت دەبێت لێژنەک دابنرێت دیراست بکات چونکە ئەو ئیتفاقە لەسەر چه ئەساسێک بی پەیوەندیمان لەگەر بەغدا چۆن بی لەسەر کەرکووک چۆن بی لەسەر ئەو مادەی منطقەی 140 چۆن بی ئەو منطقانە چونکە یەک لە کێشە هەرە گەورەکانی ئێستا منطقەی کەرکووک و دووس و داقۆخۆوانەیە تعریب بەردەوامە ڕۆژانە خەڵکی
کورد دەردەکرێ و عرب دێتە شوێنی عربی پێشەن هەر عربیش سنە بوون متەحەمەس بوون بێن لۆی شوێنی کورد بگرن ئێستا شیعەکانیش دێن کەواتە ئێستا بۆ پارتی ناوچەکەی شەلەسەرەکان بە تایبەت کەرکووک چارەنووسازە لە گفتوگۆکان زۆر گرنگە زۆر گرنگە کەرکووک ئەو تعریبەی لە کەرکووک هەیە ڕابگیرێت چکەوە خەتەرە ئەوجا دەبی لە ئیتیفاقەکە باسیەوە بکەین پەیوەندی ئەخلیمان چۆن دەبێت پەیوەندیمان لەگە بەغداد چۆن دەبی پەیوەندی و ئێمە و ئەوان چۆن دەبی دیراسەتی دەوێت پێمان وتن مەبدەئیەن موافقین ئەمە بەڵام بە دیراست بکەین دوایە ئیتیفاقە دەبی باشە سەبارەت بە کەرکووک کە وەکو بینیمان لەسەر پۆستی سەرۆک کۆمار ساردێکی زۆر دروست بوو لە نێوان پارتی و یەکێتی بەڵام ئێستا قسە لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک دەکرێت کە ڕاکان سعی دەست دەکار دەکێشێتەوە تەفاهمێک هەیە لە نێوان یەکێتی و پارتی یان قسە نەکراوە تەنیا جەنابی سەرۆک لە بەغداد باسی کرد ئەوەی لایمە گرنگ نەبی پۆستی پارێزگارە لایمە پارێزگار گرنگ نییە جەنابی سەرۆک گوتێگە کێشەی کەرکووک چارەسەر بی کەرکووک شارێکە مە ناڕێن بەس کوردی تێدا دەژی تورکمان و عەرەبیشی تێدانە بەڵام شارێکە لە ناو جۆغرافیای کوردستانە هەویەی کوردستانە ئەگەر ئەو وەزعی مادەی 140 یەکلا ببتەوە چارەسەر ببی لە لایمە گرنگ نییە پارێزگار تورکمانێک بی عەرەبێک بی کوردێک بی فلان حزب بی قەت گرنگ نییە لای ئێمە سەبارەت بە بزووتنەوەی گۆڕان قسە لەسەر ئەوەیە دەگوترێت زۆرینەی بزووتنەوەی گۆڕان لەگەڵ ئەوەن بەشداری لە کابینەی داهاتوو بکەن مەبدەئیەن پارتی ئەوەی قبوڵە لاپەڕەیەکی نوێ لەگەڵ بزووتنەوەی گۆڕان هەڵداتەوە بەڵێ مەبدەئیان قەوڵمانە لاپەڕەیەکی نوێ لەگەڵ بزووتنەوەی گۆڕان هەر بدەینەوە و کێشەکانی کە ڕابردوو بەلاوە بنێن دەگەر گۆڕان ئەوەی کە ڕوویدا ئەو جارە ئەوانش بێن بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و بەشداریی کاریگەر بکەن و وەکو ئێمە کەم و کوڕی هەیە حکوومەت بەڵێ کەم و کوڕی هەیە هەوڵ بدەن پێکەوە ئەو کەم و کوڕی هەیە چارەسەر بکەین کەواتەتانە گۆڕان هەم لە پەرلەمان هەم لە حکوومەت یەک هەڵوێستی لە پەرلەمانەوە هیچ بەشدارن حەقی خۆیان لە پەرلەمان لە حکوومەتی ئەو پرۆژانی کە ڕێک دەکۆن پرۆژەی سەرۆکایەتی هەرێمە ئەمە هەندە کێشەمان هەیە دەبی چارەسەر بکرێ مەسەرەن دەستوری هەرێمی کوردستان باشتر بووە بۆ 20 ساڵەوەی پێش هەرێمی کوردستان دەستوری هەبی دەبی چارەسەر بکرێت یاسای سەرۆکایەتی هەرێم دەبی کارا بکرێتەوە ئەو یاسایانەی تر بە نسبەت یاسای هەڵبژاردن پێمان باشە گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردن بکرێت ئەو کۆمەڵک یاسای تر هەیە پێویستیان بەوەی هەیە هەندێکیان هەموار بکرێن هەندێکی یاسای نوێی بۆ دەربکرێت ئەوجا ئەگەر ئەوان لە پەرلەمان هاوکار نەبن کە پەرلەمان شەلەل بوو حکوومەتی شەلەل دەبی دوا پرسیارم ئەوە دەبێت یعنی پۆستەکانی بەغدا لە پێشودا دەگوتران نابێتە کێشە دواتر کێشەی لێکەوتەوە سەبارەت بە پۆستەکانی هەرێمی کوردستان پۆستە سیادیەکان پێتان وایە گرفتی لێ بکەوێتەوە یان تەفاهمێک هەیە لە گرفت ناکەوێتەوە لە کوردستان گرفت ناکەوێت چکە بەغدا جیاوازە بەغدا ئێمە دوو تەرەف نین تەرەفی کورد و کورد بین ئەمە تەرەفی کورد و عەرەبیش لەناوە خۆ بەغدا کێشەکان لەگەر بەغدایە ئەوانیش تێدا بەشدارن و دەسەڵاتیش زیاتر لە دەستەوانە بەڵام لە کوردستان ئەوە نییە کێشەکان لە دەستە خۆمانەوە دەتوانین خۆمان چارەسەر یانیکەوەی پارتی دەستکراوە دەبێت بۆ پێدانی پۆستە دەستکراوە دەبین ئەمە نارێن دەستکراوە نین پێمان کە دەرێن هەموو بەشدار بنوەرن لە گەرمان دیارە دەستکراوەینە بەڵام دەبی حیسابی هەڵبژاردن بکرێت خەڵکی کوردستان دەنجیدایە ئەگەر هەڵبژاردن نەبتە پێوەەر دەنگدان هیچ مانایەکی نامێنێ بۆیە پێوەری هەڵبژاردن هەیە سەبارەت بە کۆبوونەوەکان ناوەڕۆکی کۆبوونەوەکان تەرکیزی لە چ خاڵێک کردەوە و لێک تێگەیشتن هەبوو نەبوو لەو کۆبوونەوەیدا ئێمە باسی چار خاڵی گرنگ کۆکرایەوە لە چوار خاڵی گرنگ خاڵی یەکەمان ڕێخستنەوەی باشتری پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان خاڵی دووەم پێکەوە کارکردن بۆ چارەسەری کێشەکانی نێوان حکوومەتی فیدرال لە بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ لادانی بربەستەکان بە تایبەتی بە ئیتیجاهی چارەسەرکردنی کێشەی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان خاڵی سێم وازەحەکە پەیوەندیەکانی بینی یەکێتی و پارتی لە دوسێ ساڵی ڕابردوو بەرەو ساردی ڕۆشت بەرەو ساردی ڕۆشتن بە شێوەیە کە لە ئەنجامی ئەم بارودۆخی هەڵبژاردنی سەر و کۆمار و وەزعی حکوومەتی عێراق و ئەوانە
خەریک بگاتە قۆناغی مقاتعە هەندێک زانیاری جێبیست دەبین لەوەی کە یەکێتی لە سەقفی خۆی زیاتر داوا دەکات. هیچ شتێکمان باز نەکردو گەیت لە سەقف خۆی یا سەقفی یەکێتی کێ تەعیین دەکات. سەقفی یەکێتی ژمارەی کورسیەکانی زائیدەن ئەمن پێم وایە پێکهێنانی حکوومەت لەسەر ئاستی هاوپەیمانێتی لەگەڵ لایەنەکان هین نییە. عملەیەکی پرۆسەیەکی ماتماتیکی نییە، بەس ژمارە جەماکەی مقدارێک جوغرافیە، مقدارێک تاریخ، مقدارێک خەبات، مقدارێک هێز توانە، بواری اقتصادی ئەوانەی هەموو دەوێت ئەوە لایەکێک دەسەکەی لای هیچ کەس ناکرێت. زۆر باش دەگوترێت لە دوای پۆستەکانی بەغدا کە ساردێکی دروست کرد لە نێوان پارتی و یەکێتی، ئێستا گرفتی یەکێتی و پارتی لەسەر کەرکووکە نانە لەسەر کەرکووک نییە بەتەنێ هۆی ئێمە گرفتی پارتی لەسەر کەرکووک بۆ پێشی کەرکووک نەتیجەیە خۆ کەرکووک سەبەب نییە. بە یەکەوە دابەشین یەکێتی هاوبەشێکی ڕاستەقینە بێت لە حکوومەت. ئێستا ئێمە دەمانوێت بزانین پەیوەندی پارتی و یەکێتی چۆن؟ پەیوەندی پارتی و یەکێتی باشە، بەڵام بەو ئەندازەیە نییە کە ئێمە ئارەزوو دەکەین. ئەو کۆبوونەوە بە ئەوە بوو کە بیگەێنینەوە ئەو ئاستەی کە یەکێتی و نیشتمانی و پارتی لە پای متمانەیەکی تەواو بە یەکتری هاوپەیمانی یەکتری. باش ئێستا تۆ لە هەر هەوڵاتێک بپرسی دەڵێ کابینەی داهاتووی حکوومەت بەبێ یەکێتی و پارتی پێک ناهێنرێ و دەڵێن لە کۆتاییشدا ئەوان حکوومەت پێک دێنن لەگەڵ چەند پارتێکی دیکە. بەڕاست گەیشتۆتەوە مەرحەڵەی کە حکوومەت لە سەردەستی پارتی و یەکێتی و بزووتنەوەی گۆڕان پێک بهێنرێت. تەفاهم کراوە. تەفاومەیە لەسەرەوەی حکوومەت لە سەردەستی یەکێتی و پارتی پێک دێ گۆڕان ئەتوانێت بێ. گۆڕان ئەتوانێت بێ. ئەی سەبارەت بە پۆستەکان قسە کراوە؟ نا سەبارەت پۆستەکان قسە نەکراوە، بەڵام پۆستەکان تەقریباً وازەحە. لیستی یەکەم و براوای یەکەم حەقی داوای یەکەمی هەیە، لیستی دووەم حەقی داوای دووەمی هەیە، ئەویکە سێمی هەیە، هەر یەکەوە پێی ئەو نسبەتەی کە دەنگێنە. زۆر باشە. سەبارەت بە ڕێککەوتن ئێمە لە ڕابردوودا لەگەڵ برایانی پارتی چەند تەجروبەیەکی سەیرمان هەیە. تەجروبەی ژمارەیەکمان ئەوەیە کە ئەوان لەگەڵ گۆڕان تەفاهم نەبوو، گۆڕان هینێ قەدەغە کرد، چی پێ دەڵێن سەرۆکی پەرلەمان قەدەغە کرا بێتە هەولێر، وەزارەتەکانی نێردرانە ماڵەوە ئێمە لە حکوومەت ماینەوە ڕێگامان نەدا حکوومەت بڕوخی وایە ئەو موقفە دیار زۆر سەبەب هەبوو کە ئێمە لە مەسەلەی شەڕی داعش نەوەیشت کە بیر بکەینەوە. دیسان بە هاوبەشی بیرمان کردو بە هاوبەشی دیفاعمان مەبەستانە ئەو بەبیر پارتی بهێننەوە کە ئێمە وا بووینە لە ڕابردوو و بۆیە یەکێتی نیشتیمانی و پارتی بۆ یەکتری بە دیلمان هەر خۆمان تێدەگەی بەبێ یەکێتی و بەبێ پارتی ئیدارە دروست ناکەن، بەڵام بە یەکەوە ئیدارە دروست دەکەی کێتیش لەگەڵ بێ هێزێکی زیاترە کارێکی باش دەکەن و ڕەنگە پارتیش مەجموعەیەک هینی هەبی لەسەر یەکێتی پشتیوانی و کاری هەبی بۆ یەکێتی کردویت دەتوانین ئەویش بخینە ناوتای تەراز. بۆیە من پێم وایە ئەمانەی کە کراون ئەمە بۆ ئەوە نایگەڕمەوە کە منەت لەسەر یەکتری بکەین، دەمەوێت بەس بۆ وەبیر بێنمەوە کە ئێمە یەکتریمان تاقی کردوتەوە جێگای متمانەی یەکتری. باشە کاک سعدی دوا پرسیارم ئەوە دەبێت زۆر جار تێگەیشتنێک هەیە کە دوێنێ مەکتەب سیاسی یەکێتی و پارتی بە یەکەوە کۆبوونەوەیان کرد ئەمڕۆژ لەسەر ئاستی باڵا پارتی و بزووتنەوەی گۆڕان کۆبوونەوە دەکەن. پێتان وایە بۆ پێکهێنانی حکوومەت باشتر بێت لێک تێگەیشتنێکی سێقۆڵی لە نێوان ئەو سێ حەزبە بێت یاخود بەجیا ئێوە لەگەڵ پارتی و پارتیش لەگەڵ بزووتنەوەی؟ ناوە لە کۆبوونەوەی یەکەمی ئێمە و پارتی قسە لەسەر دەکەین، لەسا وەزع قسە دەکەین کە شێوەکەی چۆن بێن. پێم وایە پێمان خۆشە پەیوەندی پارتی و گۆڕان زۆر باش، پێمان خۆشە پەیوەندی لایەنەکانی تریش باش، خەتی سوورمان لەسەر کەس نییە تێدەگەی. بەڵام من تەسەورەکەم سەر زمانی خۆی ئێمە وەفدی هاوبەش دەچین قسەمان دەکرد لەگەڵ لایەنەکان. ئێستا ئەوە هەر لایەنە بۆ خۆت قساکە، بەڵام نەتیجە دەگەین نەتیجەیەکی باش. زۆر باشە. سەبارەت بە 4 ساڵی داهاتوو ئومێدێکی زۆر دەبینینە ناو خەڵکی کوردستان.
تۆ چۆنی دەخوێنی بەدڵنیایی بۆ ئێمە ئەو حکومەتی دادەمەزرێن پێویستە سوود لە هەڵەکانی ڕابردووەکرێ بۆ هەوڵی ئەوە بدا ئیشاڵە بارودۆخێکی وەکو ئەوەی کابینەی هەشتم نایەتە پێشێ داعش جەبهەیە بکاتەوە حەساری عێراق کەوتە سەرمان و لە هەمان کاتیشتان نرخی نەفت دابەزێ بۆ $30 خۆی ئەوە لە خۆی لە خۆیدا کارە ساد و بۆ حکوومەتی کابینەی هەشت بۆیە من پێم وایە غەدرەکەین ئەگەر کابینەی هەشت تەقیم بکەین بەبێ هەژمارکردنی ئەو لەگومان وایە پێشتر دەگوترا قوارەی سیاسی هەرێمی کوردستان لە عێراق لە ژێر مەترسیدایە پێ دوایە قۆناغەمان دەرباز کرد کۆتایی چ جۆرە بەرچاو ڕوونێکی دەوێت بزووتنەوەی گۆڕان لەم گفتوگۆیانە چی گرینگە بۆ بزووتنەوەی بەلای ئێمە گرینگە ئەو حکوومەتی داهاتوو بە کورتی و کرمانجی حکوومەتێکی خزمەتکردنی هاوڵاتیان بێت باشە بەڵام ئەمە قسەیەکی گشتیە تەرکیزی ئێوە لە سەرچی دەبێت بۆ حکوومەتی داهاتوو چی بکاتن ئەرکرد چی بکاتن لەدا دەستور دایکی هەموو یاساکانە پێمان باشە دەستورێکی مۆدێرن لە کوردستاندا هەبێ ئێمە ئامادەی مناقەشەی ئەو دەستورە نوێین کە هاوڵاتیانی وڵاتی خۆمان لە جەرسایدا بەحەسێنەوە پێتان باشە زۆر گرینگە دەستور زۆر گرینگە دەستور پێتان باشە لە پەرلەمان دەنگی لەسەر بدەن لێژنەیەک هەیە لێژنەیەک بۆ بە دوواداچوونی ئەو دەستورە کاتی خۆی تەشکیل کرا ئیشی باشی لەسەرکرا بەشێکی زۆری هەموار کراوەتەوە هەموو لایەنەکان رێککەوتن لەسەری بەڵام بەداخەوە لە لێکترازانی نێوان پارتی و گۆڕان ئەو لێژنەیەش نەما بۆیە دەکرێت ئەو لێژنەیە زیاد بکرێتەوە کار لەسەر بکرێتەوە پاش دەستور گوزارانی خەڵک بۆ ئێمە زۆر گرینگە سیستەمی سیاسی گرینگە هەنگاونان بەرەو چاکسازی گرینگە پارتی دەڵێ ئێمە پێویستیمان بە هاوبەشێکە لە حکوومەت لە پەرلەمان بزووتنەوەی گۆڕان ئەو ینی ئەو تێگەیشتنێ هەیە لە سەرداوەکاری پارتی ئامادەی هەم لە پەرلەمان هەم لە حکوومەت وەکو هێزێکی سیاسی بێگومان ئێمە دەوری خۆمان دەبێ هەم لە پەرلەمان هەم لە ئەگەر بڕیاماندا بچینە حکوومەتەوە لە حکوومەتەکەش دەبینە شەریک لە خزمەتکردن شەریک لە بڕیاردان ئەمە حەز ناکەین بچینە چەند کورسیەکی وەزاری وەربگرین و چەند کەسێک بکەینەوە وەزیر و موسەخۆر ئێمە حەز دەکەین بەشدار بین لە حکومڕانی ئەو وڵاتە جێ پەنجەمان دیار بێ لە بەرنامەی چاکسازی کە بڕیارە وەکو هەموو حزبەکان قسەی لەسەر دەکەن کە چاکسازی دەکرێت ئێمە حەز دەکەین خۆمان بە ئەندازیاری چاکسازی لە وڵاتە داناوە حەز دەکەین ئەو بەرنامە چاکسازی کە هەمانە لە بەرنامەی حکوومەتی داهاتوودا جێ بکەینەوە و خزمەتی خەڵکی بکەین هەرچەندە بڕیاری کۆتایی نەداوە بزووتنەوەی گۆڕان کە بەشداری دەکات یاخود بەشداری ناکات لە حکوومەت ینی گفتوگۆکان دیاری دەکەن بەڵام وەکو چالاکی مهندس ئێوە پێتان باشە بزووتنەوەی گۆڕان لە حکوومەتی داهاتوو چ پۆستێکی بەربکەوێ وە لە نێو پەرلەمانی کوردستان من وەفدی دانووستانکار نیم بەڵام گرنگ ئەوەیە وەکو چالاک دەتوانم ڕێی خۆم بدەم هەر پلۆپۆستێکمان بەربکەوێ من لەگەڵ دابشکردنی پلۆپۆستەکانم بە سیستەمی خاڵبەندی سیستەمی خاڵبەندی عەدالەتی تێتەکەوێ دەتوانین هەر حزبە و بەشی خۆی کە وەردەگرێ لە ڕێگەی ئەو کورسیانەوە کە وەردەگرێت دەتوانێت خزمەت بکە هەر پلۆپۆستێکمان بەرکەوێ ئێمە گرنگەوەی لە ڕێگەی پلۆپۆستەکەی خۆمانەوە خزمەتی خەڵکی پێ بکەین باش جێگری سەرۆک وەزیران و سەرۆکی پەرلەمان دەکرێت لەو دوو پۆستەدا پۆستێکیان بەر گۆڕان بکەوێت کامە پۆست باشتر دەبێت گۆڕان تێیدا سەرکەوتوو دەبێت بە بۆ چون ئەگەر بەڕای من جێگری سەرۆکی پەرلەمان بۆ ئێمە شیاوترە جێگری سەرۆکی سەبارەت بە
لێک تێگەیشتن لەگەڵ پارتی ئاماژەکان هەموو بەرەو ئەو ئاقارە دەچن حکوومەتی داهاتوو لە نێوان بزووتنەوەی گۆڕان پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان پێکبێن. ئێوە پێتان باشە لێک تێگەیشتێکی سێ قۆڵی هەبیان ئێوە بەس لەگەڵ پارتی خیتابی سیاسی دەکەن بۆ نازانم ئەوەی تۆ باسی دەکەی کە تەنها ئەو سێلایەنە بەشدار لەوانەیە لایەنەکانی تر لەوانەیە کەمینە نەتەوەی و دینیەکانیش بەشدار بن بەڵام گرنگ زۆر زۆر گرنگە لە حکوومەتی داهاتوودا تێگەیشتن هەبێ ڕێزگرتن لە یەکتر هەبێ هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ بێ وەکو پێشتر باسم کرد میلەتی ئێمە کەمینە چەشتووە لە ئێش و ئازار و لە قوربانیدان شایەنی هەموو شتێکە ئەو میلەتەی ئێمە باش بەڵام گەرنتی ئەوە هەیە کە لاپەڕەیەکی نوێ لەلایەن بزووتنەوەی گۆڕانەوە هەڵدرابێتەوە یان لەلایەن خودی پارتی دموکراتی کوردستانەوە هەڵدرابێتەوە ئەمە وەکو بزووتنەوەی گۆڕان ئەگەر لاپەڕەی نوێمان هەڵنەداباوە نەدەچوینە سەرمێزی گفتوگۆ لەگەڵ بەرادەرانی پارتی دموکراتی کوردستان ئەی سەبارەت بە پارتی پێتان وایە ئەوانیش لاپەڕێکی نوێیان هەڵداوە شتێکی وە هەست پێ دەکەین بۆیە لەگەڵیان دادنیشی هەر یەکە لە یەکێتی و پارتی و گۆڕان دەڵێن ئێمە ڕابردوومان بەلاوە ناوە و لاپەڕەیەکی سپیمان هەڵداوەتەوە بۆ ئەوەی دەست لە ناودەستی یەک بکەین و کابینەیەکی بەهێزی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان پێکبێنین بتوانێت زاڵ بێت بەسەر قەیرانەکانی ڕابردوودا و ببێتە کابینەیەک کابینەی خزمەتگوزاری هاوڵاتیان لای خۆشیەوە هاوڵاتیان ومێدێکی زۆریان بە حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستانە چاوەڕێ دەکەن بە دەست و مستی تەواوی حزبەکان و تەبایی حزبەکان بتوانن کێشە و گرفتەکانیان کەم بکەنەوە و کابینەی داهاتوو بەڕاست ببێتە کابینەی خزمەتگوزاری تا باسێکی دیکە و بە دوواداچوونێکی دیکە بەخواتان دەسپێڕن.